سڵاوی خۆی گەورەتان لێ بۆم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم ڕیاز هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک بەرگە و بابەتی نوێمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کاتەوەی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا. سڵاوی خواتان لێبێ دووبارە خۆشەویستانی بەرنامەی پەیامی ڕۆژ. ئەزمموی هونەری فۆتۆگرافەرێکی کورد بەتایبەت لە شاری سلێمانی دەکەینە تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ. قسەکردن لەبارەی دیوانی ساڵی دڵشکانی پەیوەند عومەر تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێ بە خوێندنەوەی بەشێک لە شیعرەکانی نێو دیوانەکەشی. باسی ئیعجازی زانستی قورئان لەبارەی گردوونەوەوە ئەو ڕەخنە و بیانوانەی کە بەشێ لە مولحیدان و فیزیاناسان لەبارەی گردوون و ناتاویەکانی گردوونەوە هەیەنەوە و چۆن بە وەڵامێکی دەمکوتکەر و وەڵامێکی مقنع بە پێی قورئانی پیرۆز وەڵامی ئەوانە بدرێتەوە. تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژە بێت لەگەڵ کۆمەڵێک زانیاری و بابەتی بەسوود کە بەرنامەکەی پێدەڕازینەوە ئومێد دەکەین جێ ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بەڵێ بینەرانی عزیز سەرەتاش دەچینە لای پێشبینی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. ئێستاش دەچینە لای ئەو ڕوودا و مێژووا گرنگانەی کە لەم ڕۆژە ڕوویانداوە فەرمونون با پێکەوە بینەریان. چواری حوتی ساڵی 1970 سوپای مسلمانان بە سەرۆکایەتی سوڵتان سەلاحەدینی ئەیوبی توانیان گورزێکی کاریگەر لە سوپای داگیرکاری خاچپەرستەکان بدەن لە شەڕی حەتیندا و سەرکەوتن بەدەست بهێنن بە سەریاندا. شایانی بەسە پێشهاتنە سەردەسەڵاتی سوڵتان سەلاحەدین و دەوڵەتی ئەیوبیەکان سوپای خاچپەرستان بەهۆی ناکۆکی و لە یەکتر خوێندن و پاڵدانەوەی بەشێک لە میر و دەسەڵاتدارانی ئیسلامیەوە هەیمەنەیان کردبوو بەسەر وڵات و سنووری خاکی ئیسلامیدا و ڕۆژ بە ڕۆژ سنووری قەڵەم ڕەوی ئیسلامیان داخستە ژێردەسەڵاتی خۆیانەوە. بەڵام بە هاتنە سەر حکمی پێشەوا سەلاحەدینی ئەیوبی کۆتایی بەو پەلکێشەی خاچپەرستەکان هێنا و تەواوی سنووری داگیرکراوی خاکی ئیسلامی ژێردەستیانی گێڕایەوە بۆ سەر قەڵەمڕەوی ئیسلامی بەهۆی ئەخلاق و ئازایەتی و بەڕێوەبردنە سەرکەوتووەکەی و واسێنان لە دنیا و خۆشگوزەرانی و ڕاوشکار و بەرژەوەندخوازی ڕەحمەتی خوای لێبێت. چواری حوتی ساڵی 1975 دوای بنیادنانی ئەمریکا و دانانی دەستوورەکەی جۆرج واشنتن بووە یەکەمین سەرۆکی هەڵبژێردراوی ئەو وڵاتە و بە یەکێک لە خۆشەویستترین سەرۆکەکانی ئەمریکا دادنرێت لای گەلی ئەمریکا. چواری حوتی ساڵی 1920 دوای تەمەنێک لە چەوسانەوە و ئازار بەرامبەر بە گەلی هەژار و ژێردەستەی ئەمریکا و بە کۆیلەکردنی بەشێکی زۆریان ویلایەتی نیویۆرک بڕیاری قەدەغەکردنی کۆیلایەتی لە نێو کۆیلە سپی پێستەکاندا دەرکرد. بەڵام لەبارەی کۆیلە ڕەشپێستەکانەوە هەر لەژێر ئێش و ئازار و کاری قورس و بێگاری دامانەوە.
تا کۆتایی سەدەی 19 کە مارتن لۆسەر کینگتوانی لە خۆپیشاندان و ناڕزایەتیەکانیدا بەشێک لە مافە سەرەتاییەکان بۆ ڕەشپێستەکانی ئەمریکا بچڕێت، هەرچەندە سەرنجام سەرروگیانی خۆی کردە قوربانی ئەو ئامانجە و لەلایەن سپی پێستێکی توندڕەوە لە خۆپیشاندانێکدا لە ویلایەتی مەمفیس تیرۆر کرا. 4 حوتی ساڵی 1992 دوای یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پاش کشانەوەی دام و دەستگاکانی بەعس، حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی دکتۆر فواد مەعسووم هەڵبژاردرا و بە شێوەی 50-50 واتە 50-50 پۆستەکان لە نێوانی یەکێتی و پارتیدا دابەشکران و هیچ ئەرزشێک بۆ دەنگی هاوڵاتیان و لایەنە بەشداربووەکانی ئەو هەڵبژاردنە دانەنرا و لەو ساوە کوردستان و خێروبێرەکەی لە نێوان ئەو دوو حیزبەدا بەشکراون و تەنانەت کوردستانیشیان بەرەو دوو ئیدارەی و دوو زۆنی زەرد و سەوز بردووە. 4 حوتی ساڵی 1998 کۆچی دوایی سیاسەتمەدار و ڕۆشنبیری گەورەی کورد حلمی عەلی شەریف لە شاری بەغدای پایتەختی عێراق. 4 حوتی ساڵی 2010 دکتۆر عەلی قەرەداغی بۆ یەکەم جار وەک کوردێکی باشووری کوردستان و هەر 4 پارچەی کوردستان بوو بە ئامینداری گشتی یەکێتی زانایانی موسڵمان. سڵاوتان لێبێ خۆشەویستان، تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردنە لەسەر ئەزموونی هونەری فۆتۆگرافەرێکی ناسراوی شاری سلێمانی و کوردستان بەڕێز ناسیح عەلی خەیات کە زۆربەی زۆرمان وێنەکانیمان بینیوە بە تایبەت لە شوێنە گشتیەکاندا بەهۆی جوانی و بەرزی کوالێتی وێنەکانیەوە لە بەشێ لە شوێنە گشتیەکانە وێنەکانی ناوبراودانراون. ئەمڕۆ باز لە ئەزموونی هونەری ئەو وێنەگرەکەین و مەرج و جوانی وێنە بەتایبەت وێنەگرە بێت چ مەرجێکی تێدا بێ وە سروشتی ڕازاوەی کوردستان لەوەی کە وێنەیەکی جوان پێشکەش بە بینەر و بە چاوی وەرگر بکات تا چەند هاوکار و یارمەتی دەرە لەوەی کە وێنەیەکی جوانمان پێشکەش بکە. بەڕێز مامۆستا ناسیح عەلی خەیات زۆر بەخێر بێ و سوپاس بە ئامادەبوون. زۆر سوپاس زۆر سوپاس. سەتاویمان خۆشە کورتێ لە ژیانی خۆت و ساڵی لەدایک بوون و پاشتری دەچینە نێو کارە و نەلێکان. من ناسیح عەلی خەیات لە باشووری کوردستان شاری سلێمانی لەدایک بووی پارێزگای هەڵەبجەم ساڵی 1982 لەدایک بووم. لە سەرەتاکانی 2000 دەستم کرد بە کاری وێنەگرتن. خۆشبەختانە دوای خوێندنەوەی ڕۆمانی ڕوخسارە و بینینی بە فیلم لە سینەماکانی ئێران کە پاڵەوانەکەی فۆتۆگرافەرێکە خولیای وێنەگرتن و عشقی وێنەگرتن بووم. لە سەرەتای 2000ەکان دەستم کرد بە کاری وێنەگرتن سەرەتا وێنەگرێکی تیجاری هاتم بواری کارەکەەوە. دواتر دەستم مای کاری هونەری و خۆشبەختانە ئێستا یەکێکم لە ئەندامانی وێنەگرانی نێودەوڵەتی کە ساڵانە لە چەندین فستیڤاڵی جیهانیا بەشداری موگ و کوردی خۆشبەختانە لە جایزە گەورەکانە جایزەی باشم بردووە. هەموو ساڵ دەتوانم بڵێم بمە خاوەنی جایزەیەکی باشی نێودەوڵەتیش. کامانە لەو خەڵاتانی تا ئێستا لە دەروی وڵات بەدەست دێناون لە بواری فۆتۆگرافەری؟ یەکەمیان ناسۆنال جوگرافیا بوو ساڵی 2008 خەڵاتی ناشۆنال جوگرافیا؟ بەڵێ ناسۆنال جوگرافیا ساڵی 2008 پێشبڕکەیەکی گەورەی ساز کرد بۆ بوارەکانی فۆتۆگرافی. خۆشبەختانە من وەکو کوردێک و هاونیشتمانیەکی پارێزگای هەڵەبجە بەشدار بووم بە وێنەیەکی تراژیدیای مناڵ ستۆریەک بوو بە ناوی گەڕان بە دوای ناندا. خۆشبەختانە ئەو ستۆریەم بووە باشترین ستۆری تراژیدیای مناڵ لە ئاستی گیاندا. 2016ش بوو مەخاوەنی سێمی گیان یەکێک بوو لە پارادایم تایمز یەکێکە لە گەورن ئەکادیمیەکانی جیهان فستیڤاڵێکی ڕێخز بۆ تیرۆر. منیش بە مناڵێک کە بە کۆڵی دایکیوێتی ژنە پێشمەرگەیەک بوو لە بەرەنگاربوونەوەی شەڕی داعش لەوێ لە کەمپەکەی مەخمور و گوێر لەوێ مناڵێک بە دوو مانگی بە کۆڵی دایکی و بەشداری شەڕی داعشی کرد. من دیکۆمنتی ئەو مناڵم کرد و کارم لەسەر ژیانی مناڵێک لە کاتی جەنگی داعشە ئەو شەوەی کە گوێر داگیرکرا و کەمپەکە شەڕێکی گەورەی لەسەر بوو بۆ فۆتۆیی و مناڵە بە کۆڵی دایکیەوە بەشداریم کرد بوو مەخاوەنی خەڵاتی سێمی گیان. زۆر باشە کاک ناسیح ئەو وێنانی کە بەڕێزە دەیانگری زیاتر وێنەی سروشتین یان هەموو جۆرە وێنەیەک ئەگریت؟ من تقریبا لە 51 بواری فۆتۆگرافیا کارەکەم. هەتا خەریکی دروستکردنی کتێبێکشم بۆ ئەو کەسانی کە یانێ بێنە بواری هونەری فۆتۆگرافیەوە
بە پەنجاوێک خاڵەتوانن بنە فۆتۆگرافەرێکی باش و نێودوڵەتی. گرنگترین ئەو خاڵانە گرنگترینیان کامەیە کە کەسێک بتوانێت ببێتە فۆتۆگرافەرێکی من وەکو فۆتۆگرافەرێکی کورد زۆر گرنگی بە سروشت و کولتور و کەلەپوری وڵاتەکەمە دەم. بەڵام لەگەڵ ئەمێشا هەموو لایەنەکانی تر مەبەستمەوە کەسێک ئەگەر ببێتە فۆتۆگرافەرێکی سەرکەوتوو ئەو خاڵانەی کە بەڕێزت ئاماژە بێت تێدا بێت چییە؟ یەکەم خاڵ کارەکەی خۆش بێ، دووەم هەستکردن بە بەرپرسیارەتی. هەستکردن بە پرسیارەتی ئەو دوو مەرجە گەورەترین مەرجن بۆ هەر ئینسانێک بوێت لە هەر بوارەکەی کاری هونەریە بێوێ بگا بە ئامانج و بەرپرسیارەتی بەرامبەر بەچی؟ بۆ نمونە من هەموو جارێ ئەم نمونەیەنمەوە هەستکردن بە بەرپرسیارەتی من وەکو فۆتۆگرافەرێکی باشوور کرد لە کوردستانە هەم شەڕی داعش کە دروست بوو برازیلەکانمان کە ئاوارەی سەر چیای شنگال بوون لێرەوە هەستام کە ئەمزانی لە سا هەشتای ژیانم کەوێتە خەتەریاتەوە هەستم بەو بەرپرسیارەتێکە کە سبەینێ مێژوو قەڵەمی ڕەش بەسەر ناوەکەما دێنێ من فۆتۆگرافەرێکم لە باشووری کوردستانم و لە باشووری کوردستانیش جینۆسایدی برازیلەکان بکرێ و من لێرە نەتوانم دیکۆمنتم بەوێ ڕۆشتم بۆ سەر چیای شنگال لەوێ سیانزە ڕۆژ لێ بووم لەوێ چەندین جار ڕوبەڕووی مەرگ بوومەوە هەتا ئەخیر جار کە وام لێ هاو تووشی خەریب تووشی نەخۆشی دەرونی بم چکۆ منە مەئاسات و کارەساتم بینی کە هاتمەوە کوردستان دکتۆرەکان لە خەستخانە بێهۆشیان کردن لەبەرەوەی خەریتەی مشکم گەرم بوو. زۆر باشە ئەو وێنانە مەسکردن بە بەرپرسیارەتیە من ئەگەر وەکو فۆتۆگرافەری ئەگەر ئەو کارم نەکردا ساڵانی کیمیابارانی هەڵەبجە و جینۆسایدی کوردان ئەنفال کراوەکان ئەمانە هەمووی ڕوویاندا لە وڵاتەکەمان ئەم جینۆسایدە بەسەر میلەتەکەمانە هات ئەگەر تورکێک و فارسێک نەبووە ئێستا دیکۆمنتێکمان نەبوو پیشانی خەڵکی بین بڵێن ئەمە کارەساتی هەڵەبجەیە کوردستانیش هەڵەبجەش هەر هەڵبجە خۆی نەک هەڵەبجە کوردستان بەعام هەمووی چەندین فۆتۆگرافەر ڕۆژنامەنووسی تیا بوو بەڵام هەستیان نەکردەوە بە بەرپرسیارەتی ئەو بەرپرسیارەتیان تیان نەبووە کە بچن ئەم کارە دیکۆمنت کەن هەستکردن بە بەرپرسیارەتی ئەمەیە ئێستا بۆ نمونە من خەریکی پرۆژەیەکم بە ناوی نابۆ پشتگوێ خستنی ئەشکەوتەکان من وەکو فۆتۆگرافەرێک ئەگەڕێم بە کوردستانە دیکۆمنتی هەموو شوێنەکانەکەم کەواتە ئەو وێنانی کە جەنابەت گرتوتن زیاتر کام وێنەیان لە لای تۆ گرنگە وێنەی چ شتێکە یا سروشتە زۆر خۆشەویستە دایمەن زانانی کوچیاکە تۆ مناڵ چەند مناڵێک دێ بڵێ کامیان خۆشەویستتر لات دایمەن هەموو وێنەکان خۆشەویستە لام بەڵام ئەوەی کە زۆر گرنگە هەست ئەمە یەکێک لەو فۆتوانی کەوتم لە تراژدای مناڵ خەڵاتی 2008 خەڵاتی یەکەمی گیانم پێ بدەمە گەڕان بە دوای ناندا ئەمە لەکوێ ئەمە خۆڵ ئەمەلەکەی تانجۆرەیە بەڵێ ئەمە ئاوارەیە ئەم مناڵەتەوە من خەڵکی سلێمانی و لێو شوێنە بە شوێن ناندا ئەگەڕێ لەو شوێنی خۆڵ ئەمەریە ئەگەڕێ بە شوێنە و چ وێنەیەک زۆر کاریگەری لێ کردووی لە ڕووی دەرونیەوەن یان زۆر پێی ناڕەحەت بووی پێغەمبار بووی یەکێ لەمانە ئەم کارە زۆر ئەم شوێنە کە مناڵان لێر بە شوێناندا چۆن بوو کە تۆ ڕۆشتیتە ئەو شوێنە بە تایبەت ڕۆشتی یان ئەدزانی کە هەمیشە لەو شوێنانەیە کەسی وا هەیە کە بە دوای نانە ئاگرتن قەدەغەشە بەتاکید لەوێ زۆر قەدەغەیە زۆر من ئەمە جارێکیان سەردانم کردن بۆ سووتانی کۆمەڵە جگەرە شەریکەیەکی لە یەکێ لە جگەرەکان کۆتایی بە کارەکەی هێنا سەرمایهدارێ بە سلێمانی ئەوەشی کە ما بۆ لە مەغزەنە سووتانی خۆی سووتانی بردی لێ من ڕۆشتم بۆ دیکۆمنتکردنی ئەو کارە وەکو ڕۆژنامە کە لەوێت بینیم کۆمەڵی مناڵ لێرە هەن ئێتە بڕیارمان لە سبەینەوە نەڕۆشتمەوە هاتم نۆی شەوی ئایندە ڕۆشتم لەوێ خۆم حەشاردا تا نوێی بەیانی بۆ گرتنی وێنانە چەند وێنەت گرتووە لەو شوێنە زیاتر لە 100 وێنەم گرتووە ئەمەیان لە هەمویان جوانتر بووە ئەمە ستۆریەکم کرد لەسەر ئەم مناڵە ئەم مناڵە چەند فۆتۆیەکم کرد زیاتر لە 14 فۆتۆم لەسەر گرتووە فۆتۆی جوانم گرتووە بەڵام بینی تەنها منداڵێک نییە کاگناسە بەڵێ زۆرن بەڵام من وەکو ستۆری ئەمەوێت کارم کرد لەسەر ئەم مناڵان زۆر سەرنجی ڕاکێشام هەم جلەکانی هەم گەڕانەکەی هەم ژیانی خۆی تایبەتی دیمەنین دەرونی و ڕوخساریش پێوە دیارە زۆر ئەمە بۆتە سەرچاوی بەجۆی لە جۆرەکان بەدەستێنانی بڕوانامەیە گیان بۆ جەنابەت بۆ ئەم کچە چ کاردانەوەیەکی وایە ئەو شوێنەی کە خەڵاتەکەی جەنابەتیاندا بە دوواداچوونێکیان نەکرد بۆ ژیانی ئەم کچە من بۆ ژیانی ئەم کچە بە شخصی نهاتن بەڵام هاتن کارێنە سەرەوە کرد کە ئەو مناڵانی کە لێوێ بە شوێن ناناگەڕێن بژێوی ژیانیان ڕێکخراوێک هات لە ئیتالیاوە ئەمانە چەندێک ئەم مناڵانە لێرە ئەگەڕێن چەندێکیان دەستکە ڕۆژانە ئەمان ڕۆژانە ئەو بڕەپاریان بۆ دابین کە ئەم کارە نەکەن دوای بڵاوی ئەم وێنەی بڵێ بەڵام هەم هەیەشیانە پارەگە وەرگرە هەمسان و ئەچێت ئەم کارێکە کەواتە پارەشیانەیە بەڵام فێربوون و بەردەوام فێربوون و تقریبەن کەسوکارەکەشان پاڵپشتیانن لە هەر حاڵەتێکدا چەند وێنە دەگری و پاشتر بۆونە چەندیان ڕەشەکەیتەوە و کامەیانیان هەڵە بژێری من هیچ وێنێک ڕەش ناکەمەوە ناشرینەوەش بێ بەڵام ئەگەڕێم جوانترینەکانیان هەڵە بژێرم ئەو وێنێت
شنگالە ئەمە نەخێر ئەمە دێوانەکەی کفریە ئەمە ئەو پیاوەیە ئەمە سۆریەکم لەسەر کردنزگەی 2 ساڵە کاری لەسەرەکەم یەکێکە لەو پیاوە جوانانی شاری کفری لە گەرمیان ئەمە بەگەنجێتی عشقی کچێک بووە کچەکە هەموو وێنەکانی چیرۆکێکی لە پشتەوە هەموو چور بەڵێ عشقی کچێک بووە لەوێ لەبەر ئەوەی کە کارگوزاری شارەوانی بۆ پاکردنەوەی شاری کردووە کە سوکاری کچەکان ناوچان ئەمە کەس ناین بە کەسێک کە لە خۆڵ ئەمەلە و شار پاکاتەوە کچەکە شووی کرد دوای شوکردنی کچەکە ئەم بڕیاریاوە تا دنیا تا کۆتایی ژیانی بە تەنها بژی ماڵەکەی خۆشی کردو بە خۆڵ عەمەلی هەر ماڵەکەی خۆی کرد بە خۆڵ عەمەلی بە تەنیا چووە لە جێگایەکە خانوویەکی کردو چواردۆری ماڵەکە و ناو ژوورەکانیشی کردو بە خۆڵ عەمەلی و لە ناو خۆڵ عەمەلی ئاژی بڕیاریشەوە تا کۆتایی ژیانی ژن نێنێ و سەدیەکانت لەکوێ ئەرشیڤەکەی هەموو لە لای خۆم و لە هەردوو بەسمێ هاردوو ئەم وێنە دی قەبەرزانە لە هەردا لەوەچێ هەردیش بەرگەت نەگرێت چەند وڵا زۆر هاردمێ زیاتر لە 100 هاردمێ ئەم وێنەیەش زۆر جوانە وێنەیە تا چەند بەڕێزت عاشقی سروشتیت تا چەند گرنگی بە وێنەی سروشتە دەیت ئێستا بە سروشتێکی زۆر جوانە وێنەیەم خۆشبەختانە ساڵی 2011 بووە باشترین خەڵاتی وەرزی زستانی تارانی وەرگرت ئەمە ئەمە هەورامانی تەختە لە هەورامانی تەخت گرتومە من خۆم ئەسڵ جدم خەڵکی هەورامانی تەختە ساڵانە زۆر سەردانی هەورامان سروشتەکە جوانەکە هەورامانی ئەو دیوەکەم و لەوێ مەراسیمێکی ژێ بە ناوی زەماوەنی پیر شالیار ئەو نزیکەی 4 ساڵە من خەریکی دیکۆمنتکردن و کارکردن بەسەر ئەم زەماوەنە هەموو ساڵێک ڕۆم ئەم زەماوەنە ئەمە زەماوەنەکەیە ئەم زەماوەنە چەندین جارمێژۆکان تێگاوە ئەیانەوێ بەلا ڕێیابەرن کۆمەڵێک هەن خەڵکی هەورامان خۆی بەنیازی ئەوەیان من خۆم خەریکی وەکو کوڕێکی ئەم شارە وەکو خەڵکی ئەم شاری هەورامانە تۆ لە هەوڵی ئەوەیە کە بەلاڕێدانێت کە ئەم مەراسیمە بێنمەوە سەر ڕێچکەی خۆی ئەم مەراسم ناوی چییە بۆچی کراوە مەبەستەکەی چیە ئەمەوێ بێنمەوە سەر ڕێچکەی خۆی ئەم مەراسیمە مەراسیمی دانیشتنی پەرلەمانە نە مەراسیم نە زەماوەنێکی ژنهێنانە نە مەراسیمێکی زەردەشتیشە ئەمە یەکەمین پەرلەمان کە لە دنیا دروست بۆ 900 ساڵ پێش ئێستا ئەم جێگەیە بۆ کۆبوونەوەی هەموو تایافەکانی هەورامان لێرە پەرلەمانێکی لێیە دەم پەرلەمانە کۆوە بنەوە هەموو ساڵێک کێشەکانیان حەلەکەن و کەسێک بە نەمایندەی هەموو هەورامان هەڵبژێرن بۆ بەڕێوەبردن و بۆ چارچەکردنی کێشەکانی هەورامان کاک ناسیح سەرەتا کە دەستێک کرد بە وێنەگرتن یەکەم وێنەت ئەگەر بیرێ هەبێت چی وێنەیەکێ گرتووە بە چ وێنەگرتنێک دەستێ پێ کرد وەڵام وێنم زۆر گرتووە بەڵام کە دەستم پێکرد من لەسەر قەبرانەوە دەستم پێکردم بە وێنەگرتن بۆ لەسەر قەبرانەوە وێنەگرێک بووم سەرتاکو وێنەگەری تیجاری کە هاتم بوارەکەەوە لە سلێمانی ئەگەڕام بەناو تەمان من لە ئێران نەژیام دوای گەگەڕامەوە سلێمانی سەرای دۆزارەکان حەزم لەو ئیشە کرد و ئیشەمەکرد حەزم کرد لە ڕێی وێنەگرتنەوە بژێویک بۆ ژیانی خۆشم دابین کەم کاری وێنەگەری تیجاری مەکرد ئەچوومە ئەستۆدیۆیەک و هەر جێگایەک ئەمیش کاری وێنەگرم کەسیان ڕێگان نێدام بم بە وێنەگرت لە ستۆدیۆکەیان ناو لەوێ وەکو فلاشی ڕێکاریان لەگەڵکەم ئێتی بیرم لەو کردو ڕۆژانی جمعان ئەچوومە سەر قەبران لەسەر قەبران دەستم کرد بە ئیشکردن دەستە سەیوان هەموو ڕۆژێ ئەچووم بەیانیان زوو ئەچووم لەوێت ڕسمی ئەو پیرەژن و پیرەپیا و ئەو خەڵکانە مەگەر لەسەر لای گۆڕی خۆشەویستەکانیانە لەوێ کە هاتبوون بۆی ڕسم مەگرتن و بۆ جەماعی ئایندە بۆمە بردنەوەی خۆمەمان بەدەر لە کاری فۆتۆگرافی هیچ کارێکی تر دەکەیت هیچ کارێکی ناکەم سەر بژێوی ژیانم و کەواتە ئەمە ئەتوانێت بژێوی ژیانی تۆ دابین بکە بەڵێ چۆنی لە هەموو ڕێکەوە من وەکو وێنێکی تیجاری سەر ستۆدیۆکەمێ لە شاری ئەگەر ئەم وێنەیەمان بۆ ڕوون بکەیتەوە ئەمە دەریۆشێکە لە هەورامان لە ماڵێکە لە باخێکە ئاژی بۆ خۆی هەموو ساڵێک 3 مانگ 4 مانگ ئەچێتە خەڵۆتەوە لەوێ ئیتر منیش چوون کارم لەسەر ژیانی کرد خۆشبەختانە کە چوومە ماڵەکەی 2 فۆتۆ بە معرەزی قابقاچاقەکەی وە 2 فۆتۆکە فۆتۆی خۆم بوون فۆتۆی بیارە وەڵا 2 فۆتۆکە فۆتۆی خۆمەکە لە بازاڕا کڕیوێتی چوو لەزگە بوو لێ یایەتی لە مزگەوتەکە و شادی بیارە خۆیەتی مزگەوتەکەی شار باژەڕەکانە لە شاری سلێمانیەوە کە گرتومە ئەویشان فۆتۆیەکی سروشتی جوانی پاییزی بیارەیە خانەقای بیارە ئیتر کە بە لەزگە کڕیوێتی لەوێ یایەتی لە معرەزەکەی ئیترەوە خەریکی کارێکیشم لەسەر ژیانیم پیاوە کامێرات هەیە کامێراکان لە جۆر و کوالێتیەکان چییە؟ کامێرام زۆر هەیە لە یەکەم کامێراکە یاشکای MF2 بوو کڕیم کارم پێک لەسەر قەبرانەکە لەوە کامێرەکانم ماوە پێنتاکس مینۆڵتا پراکتیکا هەتا ئەمڕۆ کەیسە تازەترین کامێرە کڕیمە نیکۆنی 150ە نرخەکەی چەند بوو بە چەند کرد؟ نرخەکەی بە کۆمەڵی لێنز وەنجگەی $5,000 پیاوە 50 بڵێ سەرکەوتوی کە گناسە ئەوترێت فۆتۆگرافی دەرخەری نرخی کۆمەڵگایە ئەمە تا چەندە ڕاستە؟ بڵێ وایە تۆ ئەتوانیت لە ڕێگەی فۆتۆیەکەوە
ژیان و دیکۆمنتی نیشتیمانێک ملەتێک ئەمەش بە دنیا بناسێنی ئەمێنێش سروشتی سەرچاوەی زەڵم بوو. سەرچاوی زەڵم بوو. ئەمەش یەکێکە لە کارەکانم 4 ساڵ خەریکی کارکردن لەسەر ژیانی کۆڵبەران. ئەمەش ئێرانە. بەڵێ ئەمە سنوورەکانی ئێرانە، خەریکی دیکۆمنتکردنی هەموو مەرزەکانی ئێرانم، ئەو مەرزانەی کە بە کۆڵبەر ئیشی تیاکەن کە ڕوبەڕووی مەرگە بنەوە لە پێناو پەیداکردنی بژێوی ژیانە. خەریکی فیلمێکی سینەماییشم لەسەریان لە تەواوبوونە لە ساشتایی کارەکانم تەواو بووە، لە هەموو مەرزەکانی زیاتر لە 11 مەرز ئیسفادەم کردووە. لەم فیلمی منە کە جیاوازترە لە فیلمەکانی تر، هەر فیگەرێکم بەتەڵی فیلمەکەیە، بەتەڵی فیلم نییە من، کەسێکم دانە ناوەکو فیگەری سەرێکی دیمەنی کۆڵبەری کوژراوت بەرچاو کەوتووە کە تەسویری کە یاوێنەی کوژراوم بەرچاو نەکەوتەوە، بەڵام فۆتۆم هەیە کە گرتومە دوای 7 دقە دوای فۆتۆکەی من شەید کراوە بە قەناس. ڕاستە، ینی کە چوم ڕسمم گرتو دوایەوە ڕۆشتووە 7 دقە دوایەوە شەیدیان کردووە بە قەناس. ئەو فۆتوانم زۆرە، ئیتر ئاساتیان زۆرە، ژیانە هەموو ئاساتە، هەموو کارەساتە، هەموویم دیکۆمنت کردووە. کاک ناسێ ببوورە لە ئێستادا کە مۆبایل هەیە و هەموو کەس لە ڕێی مۆبایلەوە فۆتۆ ئەگرێت. خەڵکی تا ئێستا چەند ئامادەیان تیا کە لە لای بەڕێزت فۆتۆ بگرن، چەند گرنگی بە فۆتۆ ئەیەن؟ خۆی بەڵێ مۆبایل و تەکنۆلۆژیا کاریگەری هەیە زۆر بە کورتی، چونکە هاوکارانم ئاماژەم پێکەن بۆ بوورەکە کاتم نەماوە. تەکنۆلۆژیا کاریگەری هەیە بۆ لەسەر وێنەگرتن، بەڵام خۆشبەختانە خەڵکانێک هەرماون کە گرنگی بە کاری جوان و کوالیتی بدەن. بەڵێ زۆر بەڕێز ناسح علی خەیات فۆتۆگرافەر، زۆر سپاس بۆ زانیارەکان، سپاس بۆ ئامادەبوونە، دەستخۆشی لێکەن بە هیوای کاری بەردەوام. بەڵێ خۆشەویستانم پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە لەگەڵمانە، بزانین ئەمڕۆ وا دیارە لە ئێستادا ناتوانین پەیوەندەکەی جەلال جەباری بوازینەوە، ناوبڕێکی کورد وەرگین و پاشتر دێنەوە لاتان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. کارگەی ئاسمان، کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن: 0771 840 2000. چاڤیلاند. ئەگەر کەسێکیت لە ژیاندا حەزت لە مجازەفە و بینینی دیمەنی سەرنجڕاکێشە و هەروەها حەز بە بینینی کەسایەتیەکانەکەیت، وا باشترە سەردانی ماڵی ترسناک و مۆزەخانەی مۆم بکەیت لە چاڤیلاند. چاڤیلاند گەورەترین پرۆژەی گەشتیاری لە هەموو عێراق. سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە.
تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بە هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵێ خۆشەویستان بەر لەوەی بچینە لای تەوەری دووەمی بەرنامەکەمان پێکەوە بیسەر و بینەری سرودێکی هونەرمەندی جیهانی سامی یوسف دەبین و پاشتر دێینەوەلاتان. سەفەرترین گەڕانەوە بە سپێدی تاڵێک لە ڕێشمدا سەرکەوە بەرەو سەرابترین نیشتیمان بۆ نزیک حەسرەتەکانی بێقەراری بە هەیبەتی چرچ و لۆچی ڕوومەتێک مادێمە خوارێ بۆ مەغریبێکی شانشکا و مات و مەلول بەتەنی شەوێکی مانکوژرا و ئاسمانێکی پەرش و بڵاوە ڕۆ تا لە سپێدەیەکی لێوان لێو لە جوانی گزنگا دێیتەوە،
سڵاوێک تەڕتەڕ بە میهری میهرەبانی پڕاوپڕ لە نهێنیەکانی جوانی لە تۆدا هەست بە خۆمەکەم و لە خۆمدا هەست بە هیچ بەس نییە کە تۆ هەیت وەسێتی ناو گرفانە خاڵیەکانم دەربێنی بەس نییە کە خۆم نیم تا ئەوەی لە جۆلانی ئەحساستا بمرم ئیتر وادەی لە دەستدانی زیینەتی عومرمە بەم نیگا دوورانەی ناو نەستمەوە ڕێگای پیریم گرتووە و نزیک لە مەرگە ڕوانم دوایین وەسێت بۆ ژیانە خوێنمەوە تاوازدا هەوروری قەیرەی بێنێ کەچی هەیبەتی خەم قاقا پێکەنێ دەگریم و لەگەڵ ژیانە دەگریم و لەگەڵ ژیانە هێڵینجی کۆسێکی تازە تفمەداتەوە پێەکەن و لەگەڵ مرۆڤەتی بوونە مەرگ حەکیمانە لە باوەش مەگرێ مەرگ و ژیان ببوورە ژیان و مەرگ نێوانی هەریەکەیان چەندە تەقەڵەکانی کفلێک یان هەڵگرتنی بەحنەتی دارەمەی تێک تاڵێک لە سپێتی قژم دەبێت بە ڕۆمانی سەرێک دەبێت بە دوو دەبێت بە سنووری دوو دنیای دوور لە یەکتر دوو عشقی جیاواز دوو زندگی جیاواز یەکیان دەستی پڕ لە میری ژیان و ئەوی تریان مەرگ و لێکدا بڕان چ حکمەتێکە بە دەستێک بێشکەی ژیان بۆ تۆ ڕاژەن و ئەوی دیکەیان تابوتەکانی مردنی خۆم بە مەرگە ئاگەڕێمەوە ناو ژیان و بە ژیانە سەرەکەم بۆ مەرگ بە پێکەنی نادێمەوە سەر ڕیتمەکانی گریان و بە گریانە بۆ ناونۆتەکانی خەنی لە گریانە لە تۆچم لە پێکەنینە لە منە چین لە هیچیانە لە یەکە چین کە لێوێکی وشک و چاوێکی تڕی بێ قەرارمان پێ ناکردێتەوە بەنیازم قەسیدەیەکی تەڕتەڕ لە میهرەبانیت بۆ بنووسم بەنیازم قەسیدەیەکی تەڕتەڕ لە شادومانیت بۆ بنووسم تاکو تۆش چیرۆکی وشکی خەمەکانتم بۆ بخوێنیتەوە نووسین و خوێندنەوە دوو هێزی جیاوازن دوو دنیای جیاواز لە دەقدا دەبنەوە بە یەک هێزی کەشفکردنی چۆکدادانی شۆستەیەکیان نییە کەچی باز لە جوانی شارێکەکەن چەند باشە کە تۆ هەیت هەز بە غیابی خۆمەکەم لەژێر تریفەی تۆدا گومان لە بوونی خۆمەکەم چەند خۆشە کە تۆ نیت بە خەیاڵ ماڵەکەت دەبینم لەسەر پەشمەتی وشەکانت دانیشت و میلۆدی تەنایی منە چڕی من بەم حوزنەی ناو ڕۆحمەوە ماڵۆ ماڵ لە قەسیدەیەکی ڕژاوە گەڕێم سوال لە هاوڕێکۆنەکان مەکەم ڕێستەیەک محیبەتم بنێ لەسەر بەرماڵی پیریدا ڕوحم بە دوعاگە بەخشم و تۆزی ڕۆژەکانی عمرم لە ئاوێنەیەکدا بەربادم باش نییە کە تۆ هەیت وەکو دادوەرە شکاتی و ڕێنەی خۆمت بێن مەلا چەکوشی خەیاڵم هەڵسێنی و بە حکمی ئەبەدی خۆبینین لە بەردەم مەحشەری غەریزەم ڕامگری نازانم ئەم شعرە لە کوێوە دەستی پێکرد بەس لە لێواری گۆڕێکدا کۆتایی دێ کەی دەیتە لام کەمێک لە بێدەجیمبەریت و تۆزێک لە تەنیایم بخوێنیتەوە ڕۆژتا ئێوارە لەم شارە بێ شەقامەدا پیاساکەم لە بوونم شەرمەکاو لە بوونیان شەرمەزارم شۆستە خێڵ و خوارەکانی چەندان وەک منی نەفی کرد و سێبەرەکە بژاندە ڕە و غەشایی ڕۆحیەوە لەو پارکە قەیرانە ترسم تەنها ڕیزی دامە و جامەدانان پێخوێنرێتەوە شیرینی ئەو دوکانە نامورادانە خۆم کە لە تاڵی نیشتیمان دروستیان کرد تۆ وەرە و منی شەڕۆ تۆ وەرە و منی شەڕ سڵاوتان لێبێ لەگەڵتانین بۆ قسەکردن لە سەر دیوانی ساڵی دڵشکانی شاعیری لاو پەیوەند عومەر کە دەیکەینە تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ نالی شاعیری مەزنوو لە لووتکە وەستاوی کوردە فەرمێ بۆچی نەگریم سەد کەڕەتم دڵدەشکێنی مەی بۆ نەڕژێ شیشە لە سەد لاوەشکاوە پەیوەند عومەر لە سەرەتای دیوانەکەیدا دەڵێ ڕۆژ نییە ڕووداوێک ڕۆحمان لەسەر ڕەفەی هێمنی نەخاتە خوارەوە ساتێک ناگوزەرێ خەبەرێک وەک دەستێکی چەتون بەرد نەگرێتە پەنجەرەی دڵمان و ورد و خاشی نەکات بۆ من ئەم ساڵێکی پڕ لە شکان بوو ئەمڕۆ ئێمە باز لە ناوەڕۆک و گرنگی ساڵی دڵشکان پەیوەند شاعیری لاو یام دیوانەکەی پەیوەند عومەرەکەین
لەگەڵ خوێندنەوەی بەشێک لە شعرەکانی نێو ئەو دیوانە کە بە یەکێکانی کردە نۆبەری بەرنامەکە مامۆستا پەیوەند عومەر زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون. زۆر بەخێر بێ مامۆستا. سەرەتا پێمان بڵێ بزانین ساڵی دڵشکان چییە، بۆچی ئەم دیوانەیەت ساڵی دڵشکان ناوەکەی ساڵی دڵشکانە بۆ هەڵبژارد؟ بسم الله الحمد لله. طبعا ڕەنگە ساڵێکی تایبەت هەبێت لە تەمەنی مناکە بە ساڵی دڵشکانی بێ، بەڵام ئەو بۆ مانایە نییە کە ئیتر ساڵێکی زۆر تایبەت هەیە و ئیتر لەوە بە دوایتر بە جۆرە لە جۆرەکانی تر دڵشکاو نین و یانیشیان ئێمە خۆشە گوزەرێ و بە جۆرە لە جۆرەکان هەر شادی و پێکەنین مەسەلەن بۆ منە میوانمانە. قسەکە لەسەرەوەیە ڕاستەکەی مرۆڤ ئەم ساتە وەختە مرۆڤێکی زۆر شکا و زۆر مەحرومە، ینی مۆدێرنە بەداخەوە، ینی ئەوەندەی کە لە ڕواڵەتە ئینسانی هێشتۆتەوە و ئەوەندەی کە وای کردووە کە گەرینجی بەڕواڵەت بە ڕۆحی بە چۆڵی هێشتۆتەوە، بەدەیان پنتی شکاو، بەدەیان مەسەلەن بۆ منە ڕووداوی پڕ لە شکست و ئەوانە لە ڕۆحی ئینسانەکەژی. ئەم ئینسانە لێوان لێوە لە شکان، بەڵام ڕەنگە زۆر جار هەموو کەس شانسی ئەوەی نەبێکە ئەمە بە جۆرە لە جۆرەکان بخاتە ئاسی زمان و بە دەنجیان بێنێ. قسەکە لەسەرەوەیە بۆیە من دیوانەکەم ناونا ساڵی دڵشکان لەبەر ئەوەی کە بە خەسڵەتی سەرەکی مرۆڤی ئێستا یازانم شکان و بەداخیشەوە شکان ینی خەڵک زۆر خاوەنی نییە، ینی با بڵێن خاوەنی زۆر نییە، سەحەبی زۆر نییە، بەڵکو هەمیشە سەرکەوتنەکان لا ئێمە باخن و واروەها ینی چۆنەڵێ خاوەنیان زۆرە. بۆیە شکانەکانی ئەوانن کە شانسێکیان هەیە کە ئەوانەی کە لە ڕوحیانە ئەو پنتە شکاوانە جارش کە بێن بیخەنە ئاسی زمان و لەو شە دروستیان کەنەوە جارێکی تر. ڕەنگە ئیشی من لەم کۆمەڵە شعرەیە بریتی بە لەوەی کە چۆن ئەو پنتە شکاوانەی ناوناخی خۆم کە دوجار یەکسانە بێتەوە بە شکانەکانی ئەوانی تریش لەگەڵما، جارێککە بیانم بیکەم بە ینی بەڕاستەکەی بکەم بە کۆمەڵە گوشە. کات پەیوەند نووسینی ئەم تێکستە هەمووی تایبەتە بە دڵشکانی خۆتەوە؟ ناز مەرج نییە، ئەزانی خۆ شاعیر ڕاستەکەی ببورن من هەڵبەت خۆم بە شاعیر نازانم سەرحەد ینی باس ئەوە بڵم، بەڵام ئیشی نووسەر و ئیشی شاعیرەکان ئەوەیە کە بە ناوی ئەوانی تریشەوە قسە بکەن، چونکە من وتم هەمووان شانسی ئەویان نییە کە ئەوەی کە لە ڕوحیانایە بیهێنە دەرەوە زمانی بۆ دروستکەن و هەروەها وشەیرێ دروستکەن و دوجار بیکەن بە پەیامێک بیگەێنن. شاعیرەکانیشیانەوەیە، نووسەرەکانیشیانەوەیە کە جارێکیکە بە ناوی هەمووانەوە ئەو مەسەلەن بۆ منە وشە دروستکەنەوە و بن بە بڵندگۆی ئەوانی دیکەش. ئەگەنا ڕەنگە ینی بە جۆرە لە جۆرەکان شاعیر هەبێت ژانێکی زۆر خۆش بژی، بەڵام کە سیرەکەی خەمە نووسێتەوە بۆ مانانێک کە ئەم خەمە خەمی خۆیەتی. بۆیە ئەمەی کە لە ساڵی دڵشکانی شاهەیە بە تەنیایی من نییە، مڵکێکی گشتی هەیە، بە تایبەتی ئەگەر ئەوەی کە لە دڵی منا بووە وەختێک کە لە دڵما بووە لە ڕوحما ژیاوە ئەوە ڕەنگە تایبەت بوو بێ بەخۆم، بەڵام وەختێکە بێ بە نووسیت، وەختێکە بێ بە کتێب، وەختێکە گاتە لا خوێنەر ئیتر مڵکی خوێنەرە بە تەنیایی من نییە. زۆر باشە کاک پەیوەند ناوی دڵشکان پێدوان نییە ئەوەندەی کە سیاسی بێت ئەدەبی بێت؟ نا بەتەشی زۆر ئەدەبیە، زیاتر ئەدەبیە، زۆر دوورە لە ڕەگەزی سیاسی و ینی لێرە ئەڵەی ساڵی دڵشکان خۆشە لە ئەسنای قسەکان تا باز لەوە ئەکەی کە خەڵکێکی زۆر دڵشکاوە لەم ڕۆژەدا. ئەزانی شەیداخان خەڵک زۆر دڵشکاوە، بەڵام هەموو دڵشکانەکەی سیاست نییە، ینی لە هەموو ئاستەکان دڵشکانەیە، لە ئاستی ئابووری بۆن مەگەر نییە. وەختێکە من باسیەوەکەم وەسێتی ناوجرفانە خاڵەکانم دەربێنی، بەڵام سەرنجام دڵشکانی هەمومان پەیوەستە بە ویست و بەرژەوەندی یان بوونە حەز و بیرکردنەوەی بەشە لە سیاسەکانی قەیرانی دارایی ئەڵێ کوشتنی خۆپیشاندار ئەڵێ نەبوونی دەرمان ئەڵێ بۆ ئەوەی کە منداڵەکەت بەری چارەسەرێکی باشی بکەیت. ئەمە نوکوڵی لێ ناکرێت کاک ڕیاز کە سیاست لەبەرەوەی ژیانی ئێمە ژیانێکی بە سیاسی کراوە، ینی سیاست بریتە لە معەمایەک چوزانم لە پەردەیەک لە خێمەیەک کە ئێمە لە ژێریا بەسەرەن دانیشتوین، هەموو شتەکانی ئێمە سیاسیەوە بەداخەوە ئینسانی ئێمەش ئەوەندەی کە گوێچکەی کراوەیە بۆ پرسە سیاسیەکان بۆ بابەتە سیاسیەکان ئەوەندە مەسەلەن بۆن من لە ڕوانگەکانی ترەوە گوێچکەی کراوە نییە، ڕاستەکەی تێگەشتنی ئێمە لە ڕوانگەی سیاسیەوە ڕەنگە کەم و کوڕی نەبێ، بەس لە ڕوانگەکانی کەەوە کێشەمانەیە ڕاستەکەی. لەبەرەوە ڕاستە سیاست بۆ خۆی هەنجەتێکی گەورەیە، بەهانەیەکی گەورەیە، بەڵام بەتەنها سیاسەتیش نییە. کاک پەیوەند گرنگی دیوانی ساڵی دڵشکان لە چیە؟ وەڵا ئەوەیە کە بە جۆرە لە جۆرەکان وەکو پێشتریش باسم کرد، ئێمە گەلێکین زۆر پێمان خۆشە سەحەبی سەرکەوتن بین
بەڵام بەداخەوە شکست یاخود با بڵێن ئەوەی کە پێگوتر شکان ئێمە هەمیشە مەسەن خۆی لێ دەزینەوە ینی کوردەواری بە دەیان پەندی هەیە کاڵێ مەسەلەن بۆن منە بەرخی نێر بۆ سەربڕینە ینی بەرخی نێر دەبێت بەس ئامادەی سەربڕین بێ نابێت چاوەڕانی شتێکی تر بکات لەبەرەوە ڕاستەکەی شکان و بە دەنگهێنانی خەم و خەمباری لە یاخود با بڵێن بە جۆرە لە جۆرەکان با بڵێن ئەوەی کە پێوەستە بێتەوە جارێککە بە چەمچی گریان و دڵنەرمی و ئەوەی کە پێگوتری حەنان و ئەوانە لە کۆمەلگای ئەمە زۆر کەمە بەداخەوە کە ئێستا ئینسانی ئێستا زۆر پێویستی بەوانە هەڵسا پەیوەند کە دیوانی شاعیرەکەڵ دەدەیتەوە بەشێک لە ئومێد بەشێ لە خۆشی بەشێ لە خەم بەشێ لە نیشتیمان پەروەتی لە دیوانەکەژێ بۆ تۆ بەڵام من ئەوەی کە دیوانی تۆم ئەم سەر بۆ سەر تەواو کرد هەمووی ئاگری لێڵەسی هەمووی هەناسە سەردیە هەمووی خەم و خەفەتە بۆچیانی بۆ ینی بۆچی سەرلەبەری ساڵی دڵشکان پڕە لە یەئس و نائومێدی و نەبوونی خۆشیەک بۆ خوێنەر ینی تۆ مافی خۆتە کە تەردە دڵی خۆت بخەیتە سەر وەرەقەیە بەڵام بۆچی منێک بە ئاگریتەوە بسڵاستە ئەزانی چی ئومێد و هیوا و سەرکەوتنەکان خاوەنیان زۆرە ئەوە نەخاوەنیان هەیە ئەتوانن لەم ئەو قسە ڕاستەکە لە سەرکەوتن هەزار باوکیە و شکست کەس خۆی ناکات ئەتوانن لەم شوێنەی من لە دوای من بەدەیان کەس بێن کە ئومێد ببەخشێ و بڵێ کاکە ئەم دنیای ئێمە بەهەشت و کوردستان جەننەتێکە بە خۆی خوا دایناوە بەڵام بەڕاستی ئەوەی کە پێگوترێ ینی کتێبێکی ڕێبارسیوەلی هەیە بە ناوی دنیای شتە بچووکەکان ینی ئاو ڕیاوەوە لە کۆمەڵشتی زۆر بچووک و لاوەچی بۆ شاعریش گرنگە کە جارێشکە ئاوڕباتەوە لەوەی کە بە جۆرە لە جۆرەکان ئەو پنتە شکاوانە یاخود با بڵێن ئەوانەی کە ئیهمال کراون ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان پەراوێز کراون لە لای ئینسان جارێشکە بیانێنێتەوە دەنگ و واروەها دۆخێکی معقولیان بۆ دروستکە ڕاستەکەی کە ئیتر بە خوێنەریش بگا پێم خۆشەکە و پەیامە گەیشتۆ بە تۆ بەم شێوەیە ینی بەم شێوەیە کە تۆ هەست بەوە بکەی کە لەگەڵما بەشداری لە نووسینەکە لە تێکستەکانە بۆیە گەرەمە دڵشکانی مەسەلەن بۆ منە سەرەتای من بوو بێ ئەو تا دڵشکانەکە گەشتۆ بە تۆش کەواتە ئەمە من ڕەنگە پەیامی خۆم گەیاند بێ دەست خۆش بە گەمان لە تێکستێکی ترە بێت کاکەوە بام جاریان تێکستێکی جیاوازتر بخوێنمەوە هەرس مەستەر تێکستی ساڵی دڵشکان تۆ ئەی خودانی دڵشکان و ئەی ئافاتی کەنارە خاپورەکانی شەپرزەیم لە لەحزەی خۆش باوەڕیدا ئەم سەری بێزاریە لە چ گۆشەگیریەکی مندا جێ هێڵیت تارمایە ئەو ترسە ئەزەلیە دڵمدا دەکەیتە دەستپێکی چ درێژیەک تۆ ئەو کات من فێرەکەیت کە بە زمانی برین و لە کۆرسی کۆسکەوتەی ئەنفالی ڕۆژە جەحێڵەکانی گەرمانی دڵنەواییم بخوێنیت ئەو کات من لەبەرەکەیت کە جەدۆلی بەسوکەوتووی ئازاری ساڵە قش پڕەکانی لا لە زاری مەینەتم ببینی و مەلزەمەی مانگەکانی غەمگینیم ڕشکەیتەوە من برینێکی گەورەی کولاوم برینێکی کولاوم لە وڵاتی زامە کۆنەکانی ناو مۆژیەوە دێم ئەوە تا چی غەمگینیە لە منەوە دیارە چی گلەیە لە منە خۆیە نوێنێ عەزیزم ئەو کات تۆ ئەتوانی لێم بڕوانی کە چۆن ڕسمی مەراقێکی مێخۆش لە دەفتەری تەمەنمدا دروستەکەی تکایە کتێبی ڕۆژە بێحاصڵەکانی تەمەن مەکەرەوە من بە نیازی هیچ پەرەگرافێکی گەشتبینی نەماوم هیچ گرامەرێک درێغی ئەو بێبیاچەی پێتەویل ناکرێت کە خۆشبەختینی گۆشەگیر کرد ئەو لاپەڕانە هەڵمەدەوە کە ڕوحێکی سەرگەردان لە ژێریاندا کەوتووە و بە دزیژیانەوە ژی لە تاریکی کتێبەکاندا سەرگەدانە بڵێتەوە تکایە ئەو قەپڵە مەهێنە ملی خۆت خۆ هەر دەمرم با دەستەکانی تۆ لە خوێنمدا سوور نەبێت بانیگات بەردڵی ساردم نەکەوێت ئەوە تا غەریبیم لە یەسی ئێوارەیەکی دڵشکاوە پەچی کەوتووە هێوریم لە ڕاڕایی بەیانێکی دوودڵدا نەهاتەوە چی ماوە بۆ لەنگەرگرتنی ئەم هەناسە سوارانە لە کەناری خامۆشی گۆڕستانێک زیاتر تکایە ئەو کاتە بمخوێنەوە کە لێوان لێوی لە ئازار
کە دەگەیتە دوای مێزگەی برین ڕێک ئەو کاتەی ژیان بە شکاوی دڵم ئەڵێ قوربان خۆتان خۆش. دەست خۆش کاک پەیوەند پێمان بڵێ بزانین زیاتر لە چۆ ڕوویەکەوە بەڕێزە دڵت شکاوە. وەڵاهی دڵشکانی من کە یەکسانە بە دڵشکانی ئەوانی پەیوەند لە پێشەکەکە شاد دیارە لەوە چێ کە پێشکەشیەکەی هەمووی هەر دڵشکانە ینی ئەوە زۆرەوەی تێنامەوە منداڵەکانم کە هەوڵمدا بەڵام دڵڕەقی ژیان نەیهێشت باوکێکی بە میهرەبان و حەزەکەم هەر پێشەکەی بخوێنیتەوە بۆی ڕێک وەڵامی پرسیارەکەشمان دەستکرد. دایکم کە هێشتا مناڵانە دەچمەوە بۆ ماڵەکەی، باوکم کە گەورەیم هیچی بۆ سەربار نەکرد، براکانم کە یەکێکیان لە گۆڕدا چاوەڕێم دەکا، خوشکەکانم کە هەمیشە لە مەرگی ناوەختی ئێمە دەترسان، خاتوونەکەم کە فریانە کەوتین قسەی یەک دڵمان بۆ یەکتر بکەین، منداڵەکانم کە هەوڵمدا بەڵام دڵڕەقی ژیان نەیهێشت باوکێکی باش بم بۆیان، هاوڕێکانم کە پەنجەرەی ئومێدیان لە کاتی ڕەشبینیە لێ کردمەوە، تۆ وەهمی ناو شیعرەکانم کە بەس لێرە هەید، خۆم کە سەر لە نوێ وەک ئاوێنەیەک لێەوە سەیری ڕابردووی خۆم دەکەم. ئەگەر سەیری کەیت ئەوە تا لە پێشەکە بەیانم کردووە کە چ ڕوانگەیەک ماوە کە دڵی مەیتانشکێت کە تۆ نەتوانی هاوسەرێکی باش بی بۆ خاتوونەکەت و ینی دڵڕەقی ژیان نێڵێت، ینی ئیش لەسەر دڵشکانی تۆ بکە کە نەتوانێت باوکێکی باش بیت، کە نەتوانێت ینی نامورادانە لەگەڵ هاوڕەکانت وەکو پێویست بیت، ینی کە نەتوانێت ژیانێکی ئاسایی بژی کە پێڕەوە نەبینێ کە ینی بەڕاستی ینی ژیانێکی زۆر ئاسایی بژی ئیتر کوێ ئەمێنێتەوە بۆی کە تۆ دڵی تۆیتیانشکێ. بەڵام بەداخەوە ینی دڵشکانی ئێمە بە ئەوە بڵێم ینی زۆر جار ینی کە باسی دڵشکانەکەی هەمیشە گرێ درێتەوە بە حاڵەتێکی سۆزداری کە ئەلاساز ئەمە پیاوێک لەگەڵ خاتوونێکە لەگەڵ کچێکە نازام لەگەڵ چێکە دڵیشکاوە ئەمە دڵشکانە، بەڵام ینی بۆچی کورد بکرێتەوە لە ئەمەیە ینی ئەم دڵشکانە گەورەیە ژیان هەمووی ژیانی ئێمە هەمووی بەمووی بریتی بوو لە دڵشکان ئێمە لە وڵاتێکە ئەژین کە ڕاستەکەی ئیش لەسەر دڵشکانەکە ینی ئەوەی کە من وتومە لە پێشێکێکە مەدخەلەکەی ینی مەدخەلی با بڵێن کۆمەڵە شیعریەکە ئەوەی کە ڕۆژ نییە خەبەرێک مەسەلەن بۆن منە دڵی ئەمە ڕا لە چڵەچێنێ، ڕۆژ نییە خەبەرێکی ناخۆش مەسەلەن بۆن منە بە جۆرە لە جۆرەکان ئێمە خەمبار نەکە، ینی کوێ ماوە بۆ ئێمە تیا خەمبار نەبین تاکو مەسەلەن بۆن منە بە جۆرە لە جۆرەکان ئێمە ئێستا بین باسی ژیان و باشی خۆشی ژیان و باشە شارەکەی نالیش جوانترین وەسفە بۆ دیوانەکەی جەنابێت بۆچی نەگریم سەد خەڕەتم دڵدەشکێنی ڕاستمەی بۆ نەڕژێشی شە لە سەد لاوەشکاوە. زۆر ڕاستە زۆر ڕاستە جاوە تعبیرەکە وەیە ڕاستەکەی کە دڵشکانەکە پەیوەندی بە یەک ڕوانگەی جیاوازەوە نییە، هەموو ڕوانگەکانی ژیانی ئێمە لەوان لێون لە پەیوەند لە کتێبی بەڕاست ژیان چییە کە یەکێکە لە بەرەمەکانی جەنابێت لە تێکستێکیا دەڵی ماڵ ئاوا ڕۆژە سارد و سڕەکانی ساڵی 2016 ڕاستە تایە کە ناتوانانی دەستێکی میهرەبانانە بەسەر منداڵەکان تابێنی داوەتیە بۆ هاوڕێکانت بکەیت سەفەرێکی خۆش بکە یا هیچ نەبێت دیارە بۆ دایکت بۆ خوشکەکانت بکەیت. ساڵی دڵشکان پەیوەندی چییە بە 2016؟ وڵی ساڵی 2016 بۆ من زۆر نەخۆش بوو بەسمێ ئەتوانین بڵێ 2016 بوو بە ئیلهام و سەرچاوی ئەم دیوانە ڕەنگە کاریگەری هەبوو بێ ڕاستەکەی چونکەەوە مەشورەتیشم کرد لەگەڵ مناڵەکانم ڕاستەکەی ئەو ناوە بە تەنیا من یەکلایم نەکردەوە کچەکانیشم یارمەتیاندام بۆی کە ناوەدانی سابت بێت ناوی کتێبەکەی تریشم هەروە ڕاستەکەی بەڵام ساڵی 2016 پێم خۆش نییە ینی زۆر جەهری بێ ینی زۆر دیار بێ لەبەرەوە ینی کۆمەڵ پەیوەندی بە کۆمەڵە شتی شخصی منەوە هەیە کە زۆر ناخۆش بوو و ئەوەش لەو کتێبە ڕەنگە لە وتارەکە هەندێک شتم باس کرد بێ بەڵام ژانێک بوو کە من زۆر ناخۆش بوو و ئەوە ناڵم هەژاری تەنگی پێ هەڵچنی بووم ڕاستێکی ینی خەریب و لە پەلوپۆیە خستم خەریب و ئەو هەموو بەهێزەی خۆم ینی بە حساب من خۆم کەسێکی بەهێزم بە تایبەتی لە چوارچەوەی خێزانە کە ڕازی نیم بەوەی زۆر جارەگەر مەترسێک ڕووبا مناڵەکان مەستا جوان لێ ناڵم دەرگای حەوشە بکەنەوە بۆی هەستکەن کە باوکێکی بەهێزیانێ بۆی هەستکەن باوکیان قەڵایە بەڵام 2016 خەریب و تێکێشکانم بەڵام الحەمدلله ئەویش سپاس کاک پەیوەند کێ هاوکارت بوو لە بە چاپگەاندنی ئەم دیوانەیە دەبووە پێشێکی ینی بێوەفا نەبم دەبووە پێشەکی سوپاسی کاک تۆفیق کەریمم کردایە ئەو هاوڕێ خۆشەویستم کە هەمیشە لە خەمی منابووە وەڵاهی جار هەیە زۆر تەکلیفی لێ کردوم ینی بە تەکلیف لە کاتێکە ئەمە ینی هاوڕێتی نەبێت لەکوێ جێگایە بێتەوە جارە وتی چیرۆکەکانتم بەرە با چاپیان کەم کە ئێستا هێشتا چاپ نەکراون
ئیتر قەدەرەن حەزم لە چاپ نەبەوە ئەم ساڵ لەبەر کۆمەڵک هاندان ڕاستەکەی ئەوە کتێبی سێمیشم لە چاپخانە ئینشەڵا ئەوش دەرەچێت ئەو سێ کتێبم چاپ کرد وەگەرنا زووترم توانی ببم بە خاوەنی کتێب بەڵام هەر نەمە کرد سوپاسی کاک تۆفیق و دەستگای ڕاستەکەی خاڵەکەم کە ئەزیەتیان کێشا ینی هیچ تەکلیفێک لەسەر من نەبوو ئەم کتێبیان بە جوانترین شێوە چاپ کرد ڕاستەکەی بەرگێکی زۆر جوان کاغەزێکی زۆر جوان ینی باوەڕەکەی کاک تۆفیق ڕەنگە ئی خۆشی بووە ئەوە چاپی نەکردایە من سوپاسیەکەم سوپاسی دەستگای خاڵەکەم ئینشاءالله خوای گەورە بەرەکەت بخاتە ئیش و کاریانەوە بەڕاستی ئەوان چاپ کرد ئەو بەرهەمە ئەگەر دڵشکان بەخۆی ئێستا هەرەمە لە دڵی من زۆر باش ماوەس پەیوەند لەوە چێ کاتی بەرنامەکەمان بەرەو کۆتا ڕوا با بپرسم ساڕێژبوونی ئەم دڵشکانە بەچی ئەکرێ یا کەی و بەچی ئەتوانین بڵێن دڵشکان چاگە بێتەوە بەرەو ساڕێژبوون و چارەسەرە ڕوا ئەزانی چی کاک ڕاستبام چەمکە ڕاستکەینەوە کەەوە بزانین بەس خۆشی و شادی و نازانم ئەمانە ژیان دەکەن بە پەرێزێک کە مەسەلەن بۆن منە شتی تیاڕوێ خۆشی تیاڕوێ ئەزانی ڕەنگە بۆ منێکی معنی ڕەنگە ئەوەنەی کە دڵشکان و خەمباری بە بەرهەم بێ ئەوەندەی کە بە جۆرە لە جۆرەکان دڵشکان بمکات بە خۆم بمکات بە کەسێک کە مەسەلەن دوجار ینی لە خۆم ڕازی بم ڕەنگە ئەوەندەی کە ینی بشادی دێو ئەڕوا بەس خەمەتوانێ مەسەلەن بۆ منە بەرهەم بێنێ و هەروەها توانێت شتێک بەجێ بێڵێ خۆگەر سێریکەی لە کلاسیکی شەهر وایە ینی ئەوەندەی کە پنتە خەماویەکان لای شاعیرەکان مەسەلەن بۆن منەمان و وەروەها تێکستیان بەرهەمێناوە ئەوەندە مەسەلەن بۆن من ئەگەر نالی لە تراوگە نەبووایە و خەمی نیشتیمانی نەبووە ڕەنگە ئێستا زۆر تێکستی نالی هەیە کە تێکستی نەبرن ڕەنگە نەبوونایە بێگومان بۆیە لەبەرەوە بۆ من گرنگە ڕاستێکی کە ینی ئەمە ڕاستکەینەوە بچەمکە کە تەنها خۆشی و شادی و پێکەنین لە شتیش ناو ژیان نین باڵکو و خەم و گریان و خەفەتیش بەخۆیان کۆمەڵێک پلتی تری ژیان و بیا حکمەتیژین بە خۆڕایی نییە کە خوای پەروەردگار ئەم غەریزانەشی لە ئینسانە دروست کردو بەڵێ زۆر بەڕێز مامۆستا پەیوەند عومەر زۆر سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ تێکستە جوانانی کە پێشکەش بەڵێ خۆشەویستان پەیامنێرمان جەلال جەباری لە قەزای چەمچەماڵەوە لەگەڵمانە بزانین ئەمڕۆ لە چەمچەماڵ چ چالاکیەک دەگوزارێت جەلال سڵاوی خوا لێبێ و بزانن چی هەیە کە بۆ ئێمە بۆ بینەری بگوازیتەوە سڵای خوای گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت کاک ڕیاز دیارە بەڕێوەبەرایەتی ئەوقافی چەمچەماڵ بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەمڕۆ لە هۆڵی بۆنەکانی ئەوقاف کە ئەکەوێتە تەنیشت مزگەوتی گەورەی چەمچەماڵەوە هەڵمەتێکی هۆشیاری تەندروستی بۆ ژمارەیەک مامۆسایانی ئاینی سنووری بەڕێوەبەرایەتی ئەوقافی چەمچەماڵ بەڕێوە ئاباد دیارە لە هەڵمەتەکەیە کۆمەڵی ڕێنمایی تەندروستی ئەدرێت بە مامۆسایانی ئاینی بۆی ئەوانیش لە ڕێگەی مینبەرەکانەوە لە وتاری ڕۆژی هەینیدا پێشکەش بە نوێژخوێنانی بکەن من سەبارەت بە ناوەڕۆکی هەڵمەتەکە و سەبارەت بە وردەکاری هەڵمەتەکە بە ڕێز مامۆستا مژدا ڕەوف وەرەگرم بەڕێوەبەری ئەوقافی چەمچەماڵ مامۆزا زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر پێم بڵێ وردەکاری و ناوەڕۆکی ئەم هەڵمەتەی ئەمڕۆ چییە؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ جەنابتان بۆ کەناڵی ئاسمانی پەیام بە ئامادەبوونتان لەم سیمینارە دیارە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی ئەوقافی چەمچەماڵ ئەمڕۆ بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی سەنتەری سالاسیما پێمان خۆش بوو ئەم سیمینارە ساز بکەین بۆ مامۆسایانی ئاینی وتارخوێنەکانی سنووری بەڕێوەبەرایەتی ئەوقافی چەمچەماڵ ئامانج لەم سیمینارە کە سیمینارێکی وشیاری تەندروستیە بۆ ئەوەیە کە بابەتی نەخۆشی سالاسیما زۆر بە جوانی و بە وردی مامۆسایانی ئاینی ئاگادار بن لێی چونکە مامۆسایانی ئاینی لە کۆمەلگای ئێمەدا پرۆسی هاوسەرگیری لە نێوان کچ و کوڕەکان ئەنجامەدەن و ئەم نەخۆشیەش زۆر جار پەیوەندی بەم بابەتەوە هەیە کاتێک کە پشکنینێک ئەگەر بۆ کچ و کوڕێک بکرێ دەرەکەوێت کە بۆ یەک ناگونجێن لەوانەیە پێویستیان بە عیلاج و بە دەرمان و بە چارەسەر هەیە ئەگەر پێشوەختە ئەو زانیارێنە نەبێ خوا نەخواسە لە ئەنجامی ئەوەدا سەیرەکەی ئەم نەخۆشیە لە مناڵەکانی ئەم دوو ڕەگەزەدا دێتە ئاراوە جا بۆیە مامۆسانی ئاینی لەم سیمینارەدا کۆمەڵێ زانیاری ورد و کۆمەڵێ معلومات بەدەستە هێنن کە لەلایەن بە ڕێزیەکەوە کە پێشکەشەکرێ تا مامۆسایانیش ئەو زانیاریانە بتوانن لە ڕێی مینبەرەکانەوە بە خەڵکی بدەن و هەروەها لە کاتی پرۆسەی هاوسەرگیریەکانیان کە ئەیکەن لەگەڵ کچ و کوڕەکان جێبەجێ بکەن ئینشەڵڵا
بۆپی مامەڵەی ڕۆژانەی جەنابتان لەگەڵ مامۆسایانی ئاینیایە لەم سنوورە ڕۆڵی مامۆسایانی ئاینی و ڕۆڵی منبەری مزگەوتەکان لە هۆشیارکردنەوەی تاکەکانی کۆمەڵگە لەسەر جەمبوارەکانە چۆن ئەبینن؟ ڕۆڵی مامۆسایانی ئاینی لە وشارکردنەوەی خەڵکی لە سەرجەم بابەت و باس و خواسەکان بەڕاستی زۆر بە گرنگی ئەبینین و هەمیشە ڕۆڵی ئیجابی و باش و چاکیان هەبووە. سوپاس و دەستخۆشی تایبەتیمان هەیە بۆیان. زۆر جار لە هەر شوێنێک لە هەر لایەکەوە گرفتێک هەبوو بێ هەنایان بۆ مامۆسای ئاینی هێناوە و لە ڕێی مینبەری مزگەوتەکانەوە ویستیانە کە ئەو وشیاریە بە خەڵکی بگەێنرێت. بەڕاستی ئەتوانین بە گشتی بڕین ڕۆڵی مامۆسایانی ئاینی لە ئاستێکی زۆر گرنگ و چاک و باشدایە لە هەموو پرس و پێشهات و بابەتەکاندا. وەکۆتا پرسیار زۆر جا فەرمانگە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت بڵین کۆڕ و هۆشیاری تەندروستی هاوبەش لەگەڵ جەنابتان ئەنجامەدەن واتە لە ڕێگەی مامۆسایانی ئاینیەوە. یعنی ئەمە چی ئەسەلمێنێ؟ ئایا ڕۆڵ و کاریگەری مامۆسایانی ئاینی هێندە گرنگە کە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت گرنگی پێدەن؟ بە تەئکید وەکو باسم کرد کە هەر لایەنێک هەر جیهەتێک هەر ڕێکخراوێک هەر دام و دەستگایەکی حیزبی بێیان غیری حیزبی کاتێک جەلا لەگەر لە میوانەکەت بپرسی زۆربەی زۆری چالاکیەکانی ئەم ساڵی جەنابێت ینی بۆ ڕێنمایەکانی هاتووشۆ خۆپاراستن لە نەخۆشی ئەسەر ڕێنمایەکانی تەلاسیمیات ئەگەڕێنەوە بۆ ڕۆڵی مامۆستایانی ئاینی و بۆ مزگەوتەکان. هۆکاری ئەوە مەگەر پێ بڵێ یان لە میوانەکەت بپرسی کە هۆکار چییە؟ زۆربەی زۆری ڕێنمایە تەندروستی و هاتوچۆی یاسایەکان ئەگەڕنەوە لە مزگەوتە لە ڕێی مامۆستایانی ئاینیەوە بە خەڵکی ئەگەێنن. چەشن و شێوازە جوە نەگرن لە هیچ چین و توێژێکی تر لە هیچ کەسایەتێکی تر بۆیە ئەبینن کە لە حاڵەکاتێکی وادا پێیان باشە کە کۆڕ و سیمینار و ئەو شتانە لەگەڵ مامۆسایانی ئاینی ئەنجام بدرێ. مامۆستا هاوکارم ئەپرسێت ئەڵێ زۆر جانجگە لە هۆشیاری تەندروستی مەسەلەن ڕێنمایی هاتوچۆ و هۆشیاری هاتوچۆ و هۆشیاری بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان ئایا ئەمانش بۆ هەر بە هەماهەنگی لەگەڵ مامۆسایانی ئاینی ئاکرێ؟ ئێمە لەسەر مەسەلەی ڕێنمایی هاتوچۆ لەسەر مادە هۆشبەرەکان لەسەر زۆر بابەتی تر و زۆر پێشاتی تر ئێمە سیمینارمان کردووە لەگەڵ لایەنەکان بە هەماهەنگی یا جاری وا هەیە هەر خۆمان وەکو بەڕێوەبەراتی وقافی چەمچەماڵ بە پێویستمان زانیوە هەندێک جار ئەو ڕێنمایانەمان بە نووسراوی ڕسمی بە وتاربێژەکان گەیاندووە و ئێمە ئامادەین بۆ هەر بابەتێک لەو بابەتانە کە گرنگ بێ ئەمڕۆ قسەی لەسەر بکرێ هەڵوێسەی لەسەر وەرگیرێ کۆڕ و سیمیناری بۆ ساز بکرێ ئێمە ئەنجامی بین لەگەڵ هەر لایەکە کە پێی باش بێ وەکو هاوبەشی بە تەنسیق بە هەماهەنگی. سەرخۆش بێ. بەڵێ کاکریاز ئەوە وتەکانی بەڕێز مامۆستا مژدەڕە و بەڕێوەبەری ئەوقافی چەمچەماڵ و سەبارەت دەو هەڵمەتە هۆشیاریە تەندروستی هاوبەشەی کە بڕیارە لە ئێستا لە هۆڵی بۆنەکانی ئەوقاف بە هاوبەشی لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سلێمانیدا بۆ سەرجەم مامۆسایانی ئاینی سنووری بەڕێوەبەراتی ئەوقافی چەمچەماڵ بەڕێوە بچێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز جەلال جەباری پەیامنێری کەناڵی ئاسمانی پێم لە قەزای چەمچەماڵ زۆر سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ئێستا سەرنجتان ڕادەکێشین بۆ زانیاریەک لەسەر کاریگەریە سەرنج ڕاکێشەکانی نوێژ لەسەر مێشک لە مانگی 27 ببورن لە مانگی حوتی ساڵی 2014 لەسەر کاریگەری نوێژ لە زانکۆی مالایە لە کوالامپور 4 توێژەر توێژینەوەیەکیان لەسەر مێشکی 30 کەسی موسڵمان ئەنجامدا و چالاکی و کارەبایی و هێڵکاری دەماریان بۆ مێشکی کەسەکان لە کاتی نوێشکردندا تۆمار کرد لە ئەنجامدا بۆیان دەرکەوت کە شەپۆلی ئەلفا لە کاتی نوێژدا زیاد دەبێت. مێشک چەند شەپۆلێکی دیکەشی هەیە و هەریەکەیان تایبەتە یاخود ئاماژەیە بە چەند کارێکی مێشک لەوانە بێتە دەلتا سێتە. شەپۆلەکانی ئەلفا پێویستیەکی گرنگی مرۆڤە و بە زیادبوونیان سیستمی پاراسیم پاساوی با چالاکی کار دەکات بەمەش تووڕەبوون و ترس و هەڵسوونی کەسەکە کەم دەبێت کەواتە ئەم توێژینەوەیە دەیسەلمێنێت نوێشکردن کە هۆکاری زۆربوونی ڕێژەی شەپۆلی ئەلفایە پەیوەندیەکی ڕاستەوخۆی لەگەڵ ئارامی و حەوانەوەی دەرونی هەیە و گرژی کەم دەکاتە و تەرکیزی کەسەکە زیاد دەکات. بۆیە زانایان بەم شەپۆلە دەڵێن شەپۆلی پشووی مێشک هەروەها باڵانسی زۆر لە نێوان ژیری و لاشە دروست دەکات. ئەمەش دووپاتکردنەوەی توێژینەوە پێشوەکانە. لە توێژینەوەیەکی تردا لە زانکۆی بۆستن لە ئەمریکا ساڵی 2007 پرۆفیسۆر ساڵح یوجێل توێژینەوەیەکی لەسەر کاریگەری نوێژی موسڵمانان لەسەر جەستە و لایەنی سایکۆلۆژی مرۆڤ ئەنجامدا لە کامدا بۆی دەرکەوت نوێژی موسڵمانان کاریگەریەکی گەورەی لە چارەسەریا دەرونیەکان و تەنانەت نەخۆشیە ئۆرگانیەکانی وەک دڵ و شەکرە و پەستانی خوێنیش هەیە و یارمەتی کەمکردنەوەیان دەدات. توێژینەوەکە لەسەر 80 کەس ئەنجام درا ئەوانەی نوێژ دەکەن ئەوانەشی کا نوێژ ناکەن لە ئەنجامدا دەرکەوت
نوێژ خوێنان ترس و خەمۆکیان بە بەراورد بەوانەی کە نوێژ ناکەن کەمترە. هەروەها لەم لێکۆڵینەوەیەدا باز لە پەیوەندی نوێژ و چارەسەری نەخۆشیەکان دەکات کە لە ئێستادا بابەتێکە لە گۆڤارە پزیشکیە ئەوروپیەکاندا بەردەوام باز دەکرێت. بۆ نمونە زانا بنسن کە پرۆفیسۆری هەناویە لە زانکۆی هارفارد کە پێشتر لە 90ەکاندا چەندین لێکۆڵینەوەی لەم بارەیەوە کردووە بەتایبەتی لە ساڵی 1996دا لە کتێبی نوێژ و چارەسەر لە ئیسلامدا ساڵحی و جێلدا دەڵێت ئەگەر کەسێک بەردەوام نوێژ بکات و ئەو وشانە بڵێتەوە کاریگەری تەواو لەسەر فیسیۆلۆژی کارەندامزانی کەسەکە دەبێت و کاری زیندە چالاکیەکانی لەش کەم دەکاتەوە و پەلەپەلی لێدانی دڵ و هەناسەدان لەسەر خۆ دەکات و شەپۆلەکانی مێشک هێواش دەکاتەوە. بەمەش کەسەکە ئارام دەبێت و کەمترین نەخۆشی تووشی دێت چونکە هەر کاتێک زیندە چالاکیش بەهۆی جوڵەی زۆریان هۆکارێکی تر زیاد بوو ئەگەری توشبوونی کەسەکە بە نەخۆشی زیاتر دەبێت. لە توێژینەوەیەکی تردا زانا ترەیسی پیدەرسۆن لە ساڵی 2014 لە زانکۆی بایلەر دەریخست هەر کەسێک با ملکەچیەوە بۆ خوا نوێژی کرد توشبوونی با نەخۆشیەکانی دڵەڕاکێ و ترس و وەسواسی کەمتر دەبێت. یەکێکی دیکە لەو توێژینەوە سەرنجڕاکێشانەی لەسەر کاریگەری نوێژ کراوە یاریدەدەری پرۆفیسۆر ئەندریۆ نیۆبێرگ دکتۆری تیشک و هەناوی لە زانکۆی پەنسیلڤانیا پێی هەڵسا ئەویش با دیاریکردنی چالاکی مێشک بە تیشکی سپێکت کە جۆرێکە لە تیشکی سیتیسکان. ئەم زانایە توێژینەوەکەی لەسەر چەندین کەس کە نوێژ دەکەن ئەنجامدا ئەویش باوەرگرتنی دەرمانێکی تیشکدار لا ڕێگەی خوێنەوە دەچێتە سوڕی خوێن لە کاتی نوێشکردندا و دواتر سکانەکەی بۆ دەکرێت. لە کۆتاییدا بە مەنجامە گەیشت کە وەک خۆی دەڵێت سەرسوڕهێن بوو پێشتر گۆڕانکاری لەو جۆرەی نەبینی بوو. یەکەم چالاکی مێشک بۆ بیرکردنەوە لە دەوروبەر لە پێشە سەرپاڵ کە یەکێک لە ئەرکەکانی بیرکردنەوەی کەم دەکات واتە لەو کاتەدا مێشک بە تەواوی ملکەج دەبێت لە نوێژەکەدا. وەک دووهەم چالاکی مێشک لە بەشی لە تەنیشتەپەل کە یەکێک لە ئەرکەکانی هەستکردنە کەم دەبێتەوە ئەمەش واتای مرۆڤ لە کاتی نوێژدا هەستەوەرەکانی بە نمونە هەستی ئازار بە تەواوی کەم دەبێتەوە. لا ناوەڕاستی مێشکدا شوێنێک هەیە یەکێک لە ئەرکەکانی بریتە لا زیادکردنی سۆز و میهرەبانی و نەرمونیانی. دکتۆر ئەندریۆ چالاکی ئەم بەشەشی لە کاتی نوێژدا تاقی کردەوە بینی چالاکی ئەم بەشە زیاتر دەبێت بە پێچەوانەی دوو ئەوانی تر. ئەمە ژواتایەوەیە مرۆڤ لە کاتی نوێژدا نەرمونیانی و سۆز و میهرەبانی زیاد دەکات. بەشی ناوەندی قسەکردن لە مێشکدا لە کاتی نوێژدا زیاد دەکات واتە ئامادەکاری مێشک بۆ گفتوگۆ لەگەڵ پەروەردگاردا زیاد دەبێت. وهروە کەواتە نوێژێک با ملکەچیەوە بکرێت کاریگەری گەورەی لەسەر مێشک و تەندروستی مێشک دەبێت. دکتۆر ئەندریۆ لە ساڵی 2009 کتێبێکی لەگەڵ چەند توێژەرێکی تردا لە ئەمریکا بڵاو کردەوە بە ناوی چۆن خوددا مێشکت گۆڕانکاری پێدەکات. تێیدا دەڵێت نوێژ و بەندایەتیکردن بۆ خوددا ئەگەر لە ڕۆژێکدا 12 خولەکیش بخایەنێت کەسەکە لە نەخۆشی خەمۆکی و دڵەڕاوکی و تەنانەت نەخۆشیەکانی پیری مێشک دەپارێزێت. هەروەها دەڵێت هەتا زیاتر و قوڵتر بڕوات بە خاڵق هەبێت بە دڵنیاییەوە مێشکێکی باشترت دەبێت. دووبارە سڵاوتان لێبێ و سپاس بۆ هاوکارم شەیدا بۆ زانیاریە بەسوودەی کە ئومێ دەکەین لە پێنا و دەرونێکی ئارام و جەستەیەکی ساغ و سەلامەت هەمومان وەکو چۆن خوا فەرمانی پێکونی لە قورئاندا کە کوڕنووش و پەرستش و بەندایەتی هەر بۆ ئەو بکەین و پێغەمبەری پێشەواشمان صلی الله علیه وسلم دەفەرمێ نوری چاوی من لە نوێژدایە و نزیکترین شوێنێکیش بەندە لە خواوە بریتە لە سوژدەبردن و کاتی نوێژەکانی بە پەرستش و خشوعەوە. تەوەری سێمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسەکردن لەسەر ئیعجازە زانستیەکانی قورئانی پیرۆز لەبارەی گردوونەوە کە زۆر جار لێرە و لەوێ لەلایەن بەشێک لە فیزیاناسان و زانایانی بواری گردوونەوە کۆمەڵێ بیان و ڕەخنە دەگیرێ لەبارەی ئەو وەکۆڵێ دەرخستنە زانستیانەی کە 1400 ساڵ بەر لە ئێستا قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری پێشەوا صلی الله علیه وسلم پێیان گەشتون کە قورئانی پیرۆز لەبارەی چینەکانی زەوی دەربارەی فراوانبوونی گردون دەربارەی کشانی گەلەستێرە و زۆر شتی دیکەی گردونیەوە هەواڵی بە موسڵماناندا و لە ئێستاشدا لێکۆڵینەوە بەردەوامە. ئێمە ئەمڕۆ باز لە بەشێک لە ڕەخنە و بیان و قسەی ناڕەوای بەشێک لە ئەوانەی کە بەرەو ئیلحاد چوون و لەوێشەوە لە ڕێی فیزیاییەوە هەوڵەدەن ڕەخنە لە قورئان و لە فەرمودەکانی پێغەمبەری پێشەوا بگرن.
بۆ مەبەستە میواداری زۆر بەڕێز مامۆستا دانا ئەبوبەکر شارەزای بواری ئاجازمان کردو مامۆستایان زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ڕێزیشتان. سەرتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین بۆچی زیاتر ئەوانەی بەرەوەی ئیلحادەچن لە بواری فیزیاییەوە ڕەخنە لە دروستکراوەکانی خواگن یا لەبارەی گردوونەوە زۆرجار پێیان وایە ئەوەی کە قورئان و فەرموداماژی پێکەن وانە و زانست شتێکی ترەڵێ. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا زۆر سپاسانەکەم بۆ زۆر بەخێر ڕەخساندنی ئەم دەرفەتە. دیارە بڵێن پێشتر زاناکان هەندێک لە دۆزینەوەکان کە ئێستا قورئانی پیرۆز بڵێن پێگەیشتووە و هەروەها قورئان بە ئاماژەی زۆر کورت بە شێوەی وشەگەلێکی زۆر وردەکار وشەگەلێک کە زۆر بە شێوەیەکی ورد بە شێوەیەکی کورد بڕانە توانیوێتی هەمان یان پێش 1440 ساڵ هەمان ئەو دۆزینەوانی کە ئێستا زاناکان دوایی ئەم هەموو پێشکەوتنە تەکنۆلۆژیە پێگەیشتوون قورئان 1400 ساڵ تقریبان پێش ئەوە بەبێ بوونی هیچ ئامێرێک بۆ پەیامبەرێکی ڕوونکاتەوە درود و سەلامی خوای لەسەر بێکە ئەو پەیامبەرە تەنانەت خوێندەوار نەبووە و ئەتوانین بڵێن بە کورتی زاناکان زۆر جارت ئەکرێ بڵین یا لە ئەنجامی دیراسە نەکردنی قورئان نزیکبوونیان یان نەناسینی قورئانەوە ناتوانن هەزمی ئەو بابەتە بکەن بەڵام دواتریش کە چۆنەڵی خۆشبەختانە سپاس بۆخوا زۆر جار زاناگەلێکە بینین کە تەنان دووریشن لە ئاینی ئیسلامەوە ناسینێکی وایان لە قورئانی دوای دیراسەکردنی قورئان بەڕاستە و خۆ یان ناڕاستە خۆ ئەگەنە ئەو حەقایق و ڕاستیە زانستیانە و هەندێکشان بە جۆرێک لە جۆرەکان نزیکە بنەوە لە باوەڕهێنان. مامۆستا دانا ئیعجاز بۆ ئێمە چه گرنگیەکی هەیە؟ گرنگی ئیعجازی زانستی ئێمە دیارەوەکو مسلمان کە خۆمان بە خاوەن پەیامەزانین وە خاوەنی کتێبێکی ئاسمانین دیارە بەهێزترین بەڵگە بەهێزترین بڵێن بوارێک کە ئەمڕۆ پشتگیری ئێمە بێت و پشتگیری ئاینەکە و پەیامەکەمان بێ بەڕاستی مەسەلەی ئیعجازە چونکە ئێمە قورئان ئەو کتێبەیە کە ماوەتەوە بۆمان وەکو پەیامێک بەڵام بۆ سەلماندنی ڕاستی قورئان بۆ سەلماندنی ئەوەی کەمە تەنها کتێبێکی نییە بۆ نمونە ڕەوانبێژێکی زۆر بەهێزی تیا بێ تەنها لە ڕوانگەی ینی ڕەوانبێژیۆ نیە تەنها لە ڕوانگەی ئەوە نییە کە ئینسان دەسەوسانەکە وەکو ئەوەی کە زۆر بەهێزە لە داڕشتنە لە وشەکانیە بەڵکو وشەگەلی وا هەیە کە هەڵگری زانستێکی فیزیایی ینی مانایەکی فیزیایانە یا قورمانایەکی کیمیایانە یان بایۆلۆژیانەی زۆر بەهێزەکە زانست ئەبێ ئێستاوی دۆزێتەوانێ بەچی بە چەندین توێژینەوە کە تەنان ئەو باسی کە من خۆم ئینشاڵڵا کە پێشکەشتان کەم لە ماوەی نزیکەی 40 ساڵ کە لەسەر وشەیەکی قورئان کە ئێمە ئێستا باسیەکەین کە سوورەتی ئەطارق کە وشەکە بەمانیانی پێداکێشەر سوورەتی ئەطارق باسی ئەستێرەیەکە کە قورئان 1440 ساڵ لەوە پێش ئاماژەی پێکات کە زاناکان لە ماوەی ساڵی 1933 تاوەکو 1967 یانی تقریبان 44 ساڵ تێپەڕیوە کە لە سەرەتایی هەستکردن بەبوونی ئەستێرەیەک لە ئاسماندا لە ڕێی ئەو تیشکانەی کە دەستیان کەوتووە و دواتر توێژینەوەیان لەسەری کردووە تا ئەوەی کە گەیشتونەتە نەتیجەی ئەوەی کە بەڵێ ئەستێرەیەکێ بە فعلی ئەم ئەستێرەیە بە وشەی عەرەبی توانین بڵێن تاریقە کە قورئان بە وشەی ئەطارق دەری بڕیوە. ئەمە بەڕاستی گرنگی ئاجای زانستی دەرەخات بۆ ئێمە مسلمان کە شانازی بکەین بە قورئانەکەمان لەبارەی ئەو ئەستێرەیەوە بۆمان باس بکەیت قورئان چۆن باسی کردەوە بۆچی باسیشی کردەوە و زانایان چیان کردویان بۆ منە ئایا یەکانگیر بۆ لەگەڵ باسە قورئانیەکەیان ئەوان باڵێ بێگومان سەرەتا تەمان ئێمە زانین کە خوای گەورە کە لە سوورەتی ئەطارق کە هەمومان کەم تا زۆر چکە لەبەر ئاسانی وشەکان لەبەریشمانە ئەفەرمێت أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم والسماء والطارق وما أدراك ما الطارق النجم الثاقب بەشە زانستێکی چۆنەڵی لەم سوورەتە ئەوەندەیە کە دواتر دوای ئەم سوێندانە کە خوای گەورە سوێندەخوا بە ئاسمان و سوێندەخوا بە ئەستێرەی پێداکێشەر و پاشان ئەو ئەستێرەیە وەسف ئەکا بۆی کەم ئەستێرەیە ثاقبە واتە بڕەرە کونکەرە
لێرە ئەم وەصفە قورئانیە زۆر دەقیق و وردە بۆچی بۆ بەم شێوەیە یعنی ئەم ئەستێرەی پێداکێشەرە ئایا پێداکێشانەکە لە چیا ڕوئەدات چۆن ڕوئەدات و ئایا ئەم ئەستێرەیە کە خی گەورە فەرمێ فاقی بەواتە کونکەرە بڕەرە تێپەڕێنەرە ئایا چ شتێک تێپەڕێنێ ئێمە لێرە بە چەند خاڵێکە من ئامادەم کردو بۆ بەڕێستان و بۆ بینەران کە ئینشاڵڵا بتوانین بە شێوەیەکی بە پێز بیگەینین یاخود بە پێی توانای خۆمان سەرەتا ئەم ئەستێرەی زانکان ئەگەر بگەڕێنەوە بۆ دۆزینەوە زانستێکی لە ساڵی 1933 زانکان بڵێن هەستیان کرد بۆی کە جۆرێک لە ئەستێرە هەیە لە گردوونە کە گردوون دوو جۆر لە ڕاستی لە ئەستێرە لە خۆگرێ ئەستێرە ئاسایەکان و ئەستێرە نیوترۆنیەکان بۆ چوونەکە تەنها و کوچۆنە لە بۆ چوونێکی سەرەتایی بوو دوای ئەوەی کە توێژینەوەکانیان دەست پێ کرد لە مەودایەک و ئەرزم کردن 40 ساڵدا زانەکان گەیشتنەوە نەتیجەی کە لە ئەنجامی تەقینەوەی ئەستێرە ئاسایەکانەوە ئەستێرەیەک پەیدا دەبێت کە پێی دەوترێت دواتر کە ناوێنە ئەستێرەی نیوترۆنی لە کۆتایی مەتافەکەواتە لە سەرەتایە ئەستێرەکان بەو شێوەن کە لە گەردیلێ ئاسایی پێکاتون کە گەردیلەکانش ئەزانین کە لە ئەلکترۆن و پرۆتۆن و نیوترۆن پێکاتون کاتی کۆتای بوونی تەمەنیار ئەستێرەیەک واتە بەرەو مردنچوونی ئەستێرەکە ئەستێرەکە سوتەمەنی نامێنێت ئەستێرێکی ئاسایی سوتەمەنی نامێنێت کە سوتەمەنەکەی نامێنێت لە ئەنجامە ئەلکترۆنەکان خەرقی واتە ئەچە ناو ناوکەوە ئەچە ناو گەردیلەکەوە لەگەڵ پرۆتۆنایەکەگرن کە لەگەڵ پرۆتۆنەکانی یەک ئەگرن گەرمیەکی یەکجار زۆر پەیدا دەبێت کە وەکو زانەکان باسیەکەن ئەگاتە 1 ملیۆن پلەی سەدی ئەنی وزەیەکی ئەوەندە گەورە لە ئەنجامی ئەم وزە گەورەیەوە و یەکگرتنی ئەلکترۆن لەگەڵ پرۆتۆن نەتیجەکەی پەیدابوونی نیوترۆنە کە ئێمازانین ئەلکترۆن بارگەی سالبە پرۆتۆن بارگەی موجەبە لە ئەنجامی پەیابوونی نیوترۆنی بێبارگە دروست دەبێت ئەم ئەستێرەیە کە لەم بەم شێوە بەرهەمدێ زانەکان پێی دەڵێن ئەستێرەی نیوترۆنی چونکە تەنها لە چی پێکاتوە تەنها لە نیوترۆن پێکاتوە واگەر کەوچکێک چایی یاخود با بڵێن بە تعبیرێکی تر کۆڵۆیەک شەکر لەم ئەستێرەی وەربگرین بارستایەکەی تقریبا 100 ملیۆن تەن ئەبێت بارستایەکەی 100 ملیۆن تەن ئەبێت دواتە بەو کورسیە زۆرە و ئەگەر وەکو پێوانی بارستایەکەشی لەگەڵ خۆرا بەراوردی بکەین بارستایەکەی ئەوەندە و نیوی خۆر ئەبێت واتە بە قەبارەش لە قەبارەی خۆری خۆمان گەورەترە زانەکان کاتێک کە هەستیان بەبوونی ئەم ئەستێرەیە کرد لە سەرەتادا لە ڕێی ئەو تیشکە ڕادیۆیانەی کە بە تیلسکۆبی ڕاداری وەرئەگیرێن لە گەردوونەوە دێن لە ڕێی ئەم تیشکانەوە توانیان یەکەمین دۆزینەوەکانی ئەم ئەستێرەیە هەست پێ بکەن ئەوەی کە لێرە جێسەرنج بوو ئەوە بوو کە کاتێک شەپۆلە ڕادیۆی وەرگیراوەکان لەم ئەستێرانە لە ڕێی تیلسکۆبەوە و لە ڕێی ئامێرەکانی کۆمپیوتەرەوە شەپۆلەکانیان گۆڕی بۆ شەپۆلی دەنگی بینیان کە ئەم ئەستێرانە دەنگێک دروست ئەکەن یعنی ئەو دەنگی کە لە شەپۆلە ڕادیۆیەکانیانەوە بەرهەمدێ بینیان وەکو دەنگێک وایە سەرەتا زانکان نیان ئەزانی بۆ تعبیرە بێڵەن وەکو دەنگی پێداکێشان واتە تاریق بە وشەی عەرەبی وتیان ئەم دەنگە دەنگی پەڵسە یعنی لێدانی دڵ ناوی ئەستێرەکانیان نا پەڵسەر ستار واتە ئەستێرە لێدەرەکان وەکو لێدانی دڵ بەڵام دواتر ئەوە بوو کە زیاتر ینی بڕوونکردنەوەی ئەو شەپۆلە ڕادیۆیانەوە زیاتر کەشفکردنی شەپۆلەکان و گۆڕینیان لە ڕێی کۆمپیوتەرەوە بینیان بە فعلی ئەم دەنگەی کام ئەستێرانە پەیدای دەکەن بە فعلی دەنگی لێدانی دڵ نییە وەکو دەنگی لێدانی دڵ بەڵکو دەنگی پێداکێشانە بوو چۆن تۆ بە تەنێکی ڕقا ئەکێشی چ دەنگێک دروست دەکات ئەم دەنگە لە حکمەتە لەم دەنگەیان بۆن چی قورئانیش ئاماژەی بەم دەنگە کردووە بەڵێ حکمەتەکە ئەوەیە کە ئەم ئەستێرانە لە کاتی وەکو ئارزم کردن تەقینەوەکەیان کاتێک کە تەمەنیان بەرەو کۆتایی ئەچێت هەر ئەستێرێکی ئاسایی کە ئەم ئەستێرە ئاسایە تەمەنی بەرەو کۆتایی ئەچێت ڕووی دەرەوەی ئەستێرەکە لە مادەی ئاسن پێکاتەوە کە هەندێک لە زانکان باسی ئەەکەن ئەڵێن دیوی ناوەشی واتە ناوکی ئەستێرەکە لە مادیەکی زۆر چڕەوە بوو پێکاتوە دیوی دەرەوەی کە ئاسنە وەکو ئەوە بکێشە بکوێ بکێشە بە دیوی ناوەی کە ناوکەکەیە واتە لە ئەستێرەکە لە کاتی بەرەو لە ناوچوونیە
جگە لە یەکگرتنی ئەلکترۆن لەگەڵ پرۆتۆنۆک و ئارزمکردن ئەستێرەکە دەستەکات بە سوڕانەوەیەکی زۆر گەورە بە دەوری خۆیان کە نزیکەی سەدان جار ئەبێت لە چرکەیەکە واتە سوڕانەوەیکە کە زانەکان باسیکەن زۆر سوڕانەوەیەکی عەجیبە سوڕانەوەیەکی زۆر زەبەلاحە بە سورعەتێکی وا زۆر کە 100 جار لە چرکەیەک بە دەوری خۆیدا ئەسوڕێتەوە لە ئەنجامی ئەم سوڕانەوەیە وەکو ئەوەی کە باسم کرد دیوی دەرەوەی ئەستێرەکە وایە بکێشە بە ناوکی ئەستێرەکەیە ئەمە یەک وە دواتر بوارێکی موگناتیسی زۆر بەهێز زۆر زەبەلاح دروست ئەکات ئەم بوارە موگناتیسیە زۆر بەهێزە کاتێک بە شێوەی شەپۆل ئەگاتەوە بە ئێمە شەپۆلەکان تەفسیر ئەکرێن یاخود ئەگۆڕدرێن بۆ شەپۆلی دەنگی لە ئەنجامە ئەو سەوتە دروست دەبێت کە لە کۆتایەکە کە ئێمە زانین خوای گەورە لە قورآنی پیرۆزە ئاماژەی پێکردو ئەفەرمێ وەتاریق سوێن بۆ ئەستێرەیکە ئەستێرەیەکی پێداکێشەرە واتە دەنگی پێداکێشان دروست دەکات چی بکرێت لەم سەردەما زۆر جار دەگوترێت کە زانست و قورئان یا ئەو دەرخستنە قورئانیەکان ناکۆکن بە یەکۆیان بۆ ناتەبان ئایەمە تێگەشتنی بەشێ لە زانایانی ئیلحاد و فیزیاناسە بەرامبەر بە قورئانی پیرۆز یام ئەم قسەیان لەکوێوە هێناوە کە پێیان وایە دژیەکی هەیە لە نێوان هەواڵەکانی قورئانی پیرۆز و دۆزینەوەی یاسانائین فیزیاناسەکان ئەوەندەی کە من خۆم لە خزمەتی بابەتە زانستیەکانە وەکو کەسێکە فیزیام با بڵێن خوێندووە و خۆم بە شارەزا نازان بە حەقە دێوەکو ینی حەدی ئەوم نییە با بڵێن لە واستایە خۆم نبینم بەڵام ئەوەندەی کە لە خزمەتی و بابەتە زانستیانە بووم زیاتر وا هەست دەکەم کە زانایانێک دوورن وەکو ئارزمکردن لە ئەوڵۆ لە پەیامی قورئان لە پەیامی ئیسلام شارەزانی لە قورئان ئایا بەهۆی ئەوەی کە زمانیان جیاوازە ئایا بەهۆی ئەوەی کە بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ناتوانێت بخوێنەوە لەسەری یا ئەوانی کە ئەخوێندنەوە لە کۆتاییە وەکوی کە خوای گەورەش بوومان باسەکان لە قورئانە لە ئەنجامی ئەوەی کە دەسەوسانە بن ناچارن عیناد بەکاربێنن کۆکو خوای گەورە باسی وشەی عنید بەکارهێنێت دەنی کەسانێکن کە تەنها عینادیە هیچیکە نییە بۆ لە بەری دەسەوسانە بن بەڵام هەشیانە دڵێکی بەڕاستی ڕوونی هەیە هەشیانێنی ئەم ڕاستیە قبول ئەکات ناچارە چۆنەوەی بە ناچارێکی نەرمونیان کە ئەو پەیامە بەسەرمێنێ من لێرە بەڵگەیەکم هەیە گەرۆکو کرێت باسی کەم بشمبورەکە بەڵێ بەسەر چاوە یەکی لەوانە کە زاناکان کە من هەر بۆ تەئیدی قسەکانی خۆمان کە لە وەکالەتی یاخود باڵێ ئاژانسی ناسای گەردووناسی کە یەکی لەو زانایانە کە پرۆفیسۆر ریچارد ڕۆتشێلدە لە زانکۆی کالیفۆرنیا دووپاتی ئەکاتەوە ئەڵێ ئەستێرە پەڵسەرەکان لە تەقینەوەی ئەستێرە ئاسایەکان و پەیدا دەبن و بڕێکی زۆر تیشکی درەوشاوە ئەنێرن ئەوەی کە من بشمبورن کە ئاماژەم پێنەدا کە خوای گەورە بە وشەی ئەثاقب واتە ئەستێرانە بڕەرن زاناکان لێرە وەکو زانایەکی بەڕێز وەکو ریچارد ڕۆتشێلد کە لە زانکۆی کالیفۆرنیا دەرسەڵێتەوە پرۆفیسۆرە لەم بوارەیە ئەڵێت ڕێک ئەم قسەیە ئەکات ئەڵێ ئەم تەقینەوەیە لێدانی ئەستێری لەلایەن وەک لێدانی ئەستێری نیوترۆنی وایە بە چەکشێک واتەوە نیوترۆنەکە بە چەکشێک لێ زۆر خۆشحاڵ بووین لەبەری کەمی کاتی بەنامان پایزات لە خزمەت تابین زۆر سپاس ئینشەڵا بە دەرفەتی دیت لە خزمەت تابین زۆر سپاس بۆ بەڕێز دانا ئەبوبەکر شارەزای بواری ئاجاس زۆر بەخێر وەلایەتزان خۆشەویستانم بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆشمان تا بە یەگەشتنەوەیەکی تر بە خوای گەورە مێرەبانتان ئەسپێن ڕێز و خۆشەویستی شەیداڵ